سڵاوتان لێبێت لەمە دوا ئۆتۆمبیلەکانی میری ڕقەمە ڕەنگ شینەکەیان نامێنێت و دەبێتە ڕەنگی سپی بە کۆمەڵێک مواسەفاتیش لە تابلۆی ئۆتۆمبیلی گشتی هاوڵاتیان جیا ئەکرێتەوە ئەوانیش دێنە ناو سیستەمی نێودەوڵەتی تابلۆ لێدانەکەی ئۆتۆمبیل کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە. ئەمڕۆ هاتوچۆی هەرێم لە هەولێر یەکەمین ئۆتۆمبیلی وەزارەتی ناوخۆی کردە خاوەن ئەو تابلۆیە بۆ هەر وەزارەتێکیش پیتی تایبەتی خۆیان پێ ئەدات لە پیتەکانیش لە یەکتری ناچن. عەقید هێمن ئەمین وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر بە 1964 وت ئەمڕۆ مینی پاسێکی وەزارەتی ناوخۆیان کردە نۆبەرەی تابلۆ پێدانی ئەم سیستەمە و کۆدەکەی با GMI دەست پێ ئەکات ڕوونی کردەوە کە PTG واتە گۆڤەرمنت یعنی حکوومەت و پیتەکانی تر بە پێی وەزارەتەکان دەگۆڕێت. لە هەولێر لە ڕێگەی موبایلەوە نامەیەک بۆ پەیامنێری 1964 دێت تایدا ئاماژە بەوە کراوە یەکێک لە قوتابخانەکانی ناوسەنتەری هەولێر ماوەی 11 ساڵە کارگوزاری نییە ئەوان خۆیان وەکو ئەنجومەنی دایک و باوکان ساڵانە کۆمەکۆ ئەکەنەوە و کارگوزاری بۆ بەکرێ ئەگرن. پەیامنێرمان قوتابخانەکەی دۆزیەوە بە دوواداچوونی بۆ کرد بۆی دەرکەوت کە زیاتر لە 1000 قوتابی لەو قوتابخانەیە ئەخوێنن 24 پۆلی هەیە و دوو دەوامیشی تێدا ئەکرێت. کارجێڕی قوتابخانەکان بابەتەی بۆ 1964 پشتڕاست کردەوە هەرچەندە چەند جارێک داوایان لەسەری خۆیان کردووە بەڵام بۆیان دابین نەکردوون. ئەوەشی دووپات کردەوە کە ساڵانە ئەنجومەنی دایک و باوکانی قوتابخانەکە پارەکە ئەکەنەوە بۆ دابینکردنی کارگوزار. لەسەر گرفتی ئەم قوتابخانەیە سامان سیوەیلی و تەبێژی وەزارەتی پەروەردەی هەرێم بە 1964 وت ساڵانێکە دامەزراندن نەماوە وەزارەتی پەروەردەش بێبەشە لە دامەزراندن تەنیا لە ماوەی ڕابردوو بە شێوەی گرێبەست یاخود لە جێگەدانان بۆ مامۆستا هەبووە ئەمەش بەهۆی ئەوەی ئەولەویەت بۆ مامۆستایانە کارگوزار. دوهۆک هەمیشە لە خەمی بەرهەمە کشت و کاڵیەکەی خۆیەتی ساڵانە پلان و بەرنامەی جۆرا و زۆر جێبەجێ ئەکات تەنیا بۆ ئەوەی بەرهەمەکان بە سەلامەتی ساغ بکرێنەوە و جوتیارانیش زەرەرمەند نەبن. بۆ ئەمساڵ لە هەوڵێکی نوێدا سەنتەرێکی تایبەت بە کۆکردنەوە بە بازاڕکردنی بەرهەمی جوتیاران دروست کراوە بە فەرمیش سەنتەرەکە کراوەتەوە. لە سەنتەرەکەدا کاری وەرگرتن جوداکردنەوە کۆکردنەوە و هەناردەکردن هەروەها بە بازاڕکردنی بەرهەمەکان ئەنجام ئەدرێت. لە سنووری ناحیەی فایدەش سەنتەرەکەیان دروست کردووە. ئەحمەد جەمیل بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی پارێزگای دهۆک بە 1964 ڕاگەیان لە ئێستادا بەرهەمەکانی وەک تەماتە، پەتاتە، سێ و باینجان، خیار و پیاز وەرئەگیرێن. جگە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمەکانی ئەم سەنتەرە ئەنێردرێن بۆ بازاڕەکانی ناوەڕاست و خواری و عراقیش. وتیشی پلانی داهاتووی کشت و کاڵ فراوانکردنی بە بازاڕکردنی بەرهەمە کشت و کاڵیەکانیانە بۆ وڵاتانی دەرەوەی عراق. دوای 15 ڕۆژ لە بە قەزابوونی نۆبەرەی کارە خزمەتگوزاریەکانی قەزای ڕزگاری لە ئیدارەی گەرمیان گرنگی دانا بەژینگە و زیادکردنی ڕێژەی سەوزایی. بۆ ئەم مەبەستەش لەو 5 ملیارەی کە حکوومەت وەکو شیرینی بە قەزابوونەکەی بۆی تەرخان کرد بوو بڕیاری داوە چواربیری ئیرتیوازی لێبدات و چەند پارک و باخچێکیشی پێدرۆست بکات. پێشتر ڕزگاری کە ناحیە بوو کێشەی گەورەی ئەودانی پارک و باخچەکانی بوو دەبوایە لە ڕێگەی تەنکەرەوە ئاویان بۆ دابین بکات بەڵام ئێستا شوێنەی کە بۆ لێدانی بیرەکان دەست نیشان کراوە کەوتۆتە دوو گەڕک دوو دارستانی دەستکردیشی تێدا دروست دەکرێت. ئەرسەلان ئەحمەد سەرۆکی شارەوانی قەزای ڕزگاری بە 1964 وت ئەمڕۆ دەستیان بە هەڵکەندنی بیرەکان کردووە لە هەر یەکێک لە گەڕەکەکانی گەرمیان و نەورۆز هەوڵەدەن بیری سربەخۆ بۆ پارکەکانی دیکەش هەڵبکەنن. ئاماژەی بەوەش کرد ئامانجیان لە هەڵکردنی ئەم بیرانە زیادکردنی ڕێژەی سەوزایی قەزاکەیانە و ئەخوازن لەو ڕێژە سەوزاییەی کە ئێستا هەیەی و لە سەدا 11 بەو پرۆژە ژینگەیانە لەوە زیاتری بکەن. کاتێکی خۆش.